والله من ل 2010 مانگی شش بوو 2010 مانگی شش بوو شەوەک خەونم بینی لە خەوەکەم من توانام بە خۆدا کوتم من کەسێک بم یعنی لەوڕەوە دڵنیا بم یعنی ئیش بکەم من لەو کاتەوە 2006 28 شەشی 2010 دەستم کرد بە ئیش تاکو ئێستاش بەردەوام بەڵێ ئێستا ئەو پاسکلی لە بەدەستدا کێشەی چیەتەوێت ئەو پەنچەرە چۆن نەزانی پەنچەرەوەی پەنچەرە دا ئێسامە لەبەر چاوی جەناب و بینێران دەتوانین پەنچەریکەین و زۆر شتی کەش دەتوانم فەرمووی ئێستا تۆ سەرقاڵ بزانانی خوا لەکوێ پەنچەرەکە دۆزیتەوە بەڵێ ئەی وەستا زریان بەڵێ ئەگەر سەبارەت بە ناسینەوەی ئەم بۆست ئەم وەسیلانی تۆ بەکاریان دێنی بەڵێ چۆن دایان ناسیتەوە چۆن زانانی ئەمە قیاس چەندە چەند نییە احتیاجی زۆر زۆر لەلایەنەوە ئاسایە ئەو شتەش یعنی هەر شتێ بێت تۆ زانانی توانای جێگەیتەوە بەڵێ بەڵێ ئێستا دڵنیا من گەل لەمانە دانەیەک بم دەمە دەست پێم مەڵێ ژمارە چەندە بەڵێ بەڵێ دڵنیا بە با تاقیکەینەوە بزانین کاک زریانە خوا چۆن وەمانە ناسیتەوە دیارەکە ئەمە دەدەین بە کاک زریان با بزانین کاک زریان پێمان نەڵێ ئەمە ژمارە چەندە و چەند لەبەردەستی ئەمەدا کاک زریان عەفوەن نیشەکەش پێ وەستێنم زانم ئەمە ڕقم چەندە ئەم سوپانەیە ئەمە 15 ڕەنگی شەو ئیدیکەشە فەلە دانێکی تر دەم بەستەوە باشە بەڵێ فەرمو ئەمە ژمارە چەندە ئەمە عەفدەیە عەفدە و شازە بچووک ئەخر تۆ چۆن جیاگەیت خۆمە هیچ نووسراوێکی تایبەتی شەستەن ئەڵەکەنراوە بڵێ کە بتوانانی بەدەستەوە تۆ قیاسەکەی وەردەگرمەوە کاسەکەی وەردەگری بەڵێ ئەی بۆ هەموو جۆرەکانی گەژە بەم شواز جیاگەیتەوە بەڵێ بەڵێ دڵنیا بە